بەڵێ سەبارەت بە دەواازەی کێلێک کە دەواازەی سنووری کێلێ بۆ ناوچەی دەڤەری ڕاپەڕین گرنگیەکی زۆری هەیە. تا ئێستا بەڕەسمی وەکو ڕێڕەوێکی نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران کارەکانی نەچوو بووە پێش. ئێمە لەم خولەی پەرلەمانی کوردستان سەرەڕایەوەی کە حکوومەت کاربەڕێکەر بووە نووسراوە ماڕاستەی سەرۆک وەزیرانی عێراق کرد و دواتر ئەمیندارێتی گشتی ئەنجومەنی وەزیرانی عێراق نووسراوی ئاراستە کرد و لە دەیدەیە نووسینگەی سەرۆک وەزیرانی عێراق کردنەوەی ڕێڕەوی کێلەی بە فەرمی ئاراستەی هەیئەی مەنافزی حودودی کردووە بۆ کاری پێویست کامە هەنگاوێکی دڵخۆشکارە بۆ ئەوەی ڕێڕەوی بازرگانی و ڕێڕەوی هاتوچۆی کێلێ لە نێوان هەرێمی کوردستان بۆ ئیدارەی ڕاپەڕین و وڵاتی ئێران بکرێتەوە و کاتە هاوڵاتیەک لێرەوە دەتوانێت ڕاستەوخۆ سەفەر بکە بۆ وڵاتی ئێران و ئەو هاوڵاتیانەی لێەوە دێن دەتوانن ڕاستەوخۆ بێنە ناو لە ڕێڕەوی کێلێەوە داخڵ ببن. ئەمە جموجوڵێکی زۆری بازرگانی و هاتوچۆیەکی نێوان گەشتیاران و خەڵکی هەردوو لە دروستەکە و بژانەوەیە کە بێ بۆ ناوچەکە. سەرەڕای تێبینی لەسەر دەواازە سنووریەکان کە داهاتیان ناشەفافە و کۆمپانیای حیزبی تایە، بەڵام دوجار کردنەوەی ئەو ڕێڕەوە بە ڕەسمی بۆ هاوڵاتیان و بۆ جوڵەی بازرگانی و بۆ ناوچەکە دەبێتە بژانەوەیەکی باش.